بەسەر هەتیە و جارە کوڕی قەشەکە. لەو فڕۆکەیە سوار ببووم لە شاری جددە بەرەو پاریس، پاش ناسین و گفتوگۆم لەگەڵ کرد، سەری بەسەرینی کورسیەکە کردبوو دەیویست بنوێ. پێم گوتە سەلام عەلەیکوم باوکی موحەممەد، ئەوە لە چێندرەی برام؟ بەڕاستی ڕێکەوتێکی خۆشە لەناو فڕۆکە دەتبینم، نایەڵم بخەوی، ئێستا کاتی خەوتن نییە. ئەدی نابینی ئەو میوانانە پێویستیان بەڕێنمایی و ئامۆژگاری هەیە، هەستە قۆڵ و باسکت لێ هەڵماڵە و بەڵکو خوا لەسەر دەستی تۆ کەسێک هیدایەت بدات بۆ تۆ باشترە لە حوشتری سوور. ئەدی ئێمە کۆمەڵێکی بانخواز نین، خەو بۆ چییە؟ لەمڕەوە حەسانەوە نییە، کەی وەختی پاڵدانەوەیە؟ پیاوەکە چاوی هەڵێنا و سەرنجی دام و نەیناسیم، هەتا هەستایەوە گوتی دکتۆر سەرحان ئەوە تۆی؟ ڕاستە؟ لەسەر زەوی ناتبینم، لە ئاسمان نەبی، بەخێر بێی. پێشبینیم نەدەکرد لە ناو فڕۆکە بتبینم، بەڵام بەڕاستی لە بیرم بووی، بەڵکو پێشبینیم دەکرد لە فەڕەنسا یا لە خواروی ئەفریقیا بتبینم. ئەرێ ئێستاش لەوێ کار بەدەستی، هەر بەڕێوەبەری نووسینگەی ڕابیتەی توخوا پێم بڵێ لەو ساتە جوانانەی دەتبینم لە بەرامبرم وەستاوی، بەڕاستی باوەڕ ناکەم، دەرفەتێکی باشە. باوەڕ بکە برام، ئەدی نابینی لە پێشت وەستاوم بە دەنگ و ڕەنگم، بیر لە چی دەکەیتەوە؟ دەبینم تێک چووی. بیرم لەو ڕۆژانەی منداڵە 10 ساڵیە موسڵمانەی لە جۆهانبێرگ بینیم دەکردەوە. باوکە قەشەکەشی موسڵمان نەبوو، ئەوەی بەڕۆڵەکەی کرد بابە دەواری شڕی نەکرد. چی؟ منداڵێک موسڵمان بوو، باوکی قەشە بوو؟ هەستە ئێستا ئەو ڕووداوم بۆ بجێڕەوە، بەڕاستی بۆنی چیرۆکێکی خۆشی لێدێ، چیرۆکێکی بۆندار دەکەم، توخوا بۆم بجێڕەوە، بەڕاستی ڕووداوێکی لە خەیاڵ نامۆیە. بەڵام ئەگەر خوای گەورە شتێک بکات دەیکات، هەموو گەردوون بەدەست خۆیەتی، بێگەردی بۆ ئەو چێی بیەوێ ڕێنمونی دەکات، چێشی بوێ گومڕای دەکات. ئەمەش چیرۆکەکەیە، با دەست پێ بکەین. لە شاری جۆهانسبێرگ بووم، جارێک لە مزگەوت نوێژم دەکرد، منداڵێکی 10 ساڵیم دیت بە کراسێکی شۆڕی عەرەبی، واتە بەرجێکی سپی و عەبایەکی عەرەبی خەلیجی خستە بۆ سەرشانی، لەسەریشی کۆفی و عەگالێکی بەستە بوو، سەرنجی ڕاکێشام. ئەوە لە دابوو نەریتی خەڵکی خواروی ئەفریقیا نییە ئەو جلو بەرگە لەبەر بکەن، ئەوان پانتۆڕ و کراس لەبەر دەکەن، کۆفی لەسەریان دەکەن، ئەوان بەرجێکی ئیسلامی دەپۆشن، موسڵمانانی هیند و پاکستان پێی دەناسرێن. بەلامدا تێپەڕی سڵاوێکی موسڵمانانەی لێکردم، وەڵامم داوە، پێم گوت تۆ سەعودی؟ گوتی نەخێر من موسڵمانم. پەیوەستم بە هەموو وڵاتانی ئیسلام، سەرم سوڕما و لێم پرسی لەبەر چی ئەم بەرگە خەلیجێ دەپۆشی؟ وەڵامی دامەوە لەبەر ئەوەی شانازی پێوە دەکەم، ئەوە پۆشاکی موسڵمانانە. پیاوێک بەوێدا تێپەڕی منداڵەکەی دەناسی، گوتی لێی بپرسە چۆن موسڵمان بووە. ئای سەرسام بووم لە پرسیاری ئەو پیاوە، بە کابرام گوت ئەدی موسڵمان نەبوو؟ ئەوجا پرسیارم لە مناڵەکە کرد، ئەدی پێشتر موسڵمان نەبووی؟ ئایا لە خێزانێکی موسڵمان نەبووی؟ منداڵەکە پێی گوتم چیرۆکەکەمت لە سەرەتاوە بۆ دەجێڕمەوە، بەڵام پێشەکی پێم بڵێ تۆ خەڵکی چێندەرەی؟ وتم من خەڵکی مەککەی پیرۆزم. هەرکە منداڵەکە بیستی من مەککەییم، بەرەو ڕووم هاتوو، دەیویست دەست لە ملم بکا و ماچم بکا، دەیگوت لە مەککەی چەند بەختەوەرم کە پیاوێک ببینم لە مەککەی پیرۆزی، شاری پیرۆزی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. من بەپەرۆشم بۆ دیتنی، سەرسام و لە قسەی کوڕەکە، پێم گوت تو خوا چیرۆکەکەتم بۆ بجێڕەوە. منداڵەکە گوتی من لە باوچێکی کریستیانی قەشە بووم، لە شاری شیکاغۆی ئەمریکا دەژیام، هەر لەوێ پەروەردە بووم و فێری خوێندن و نووسین بووم، لە باخچەیەکی ساوایانی ئەمریکی سەر بە کەنیسا، بەڵام باوکم زۆر بایەخی پێدەدام لەلایەنی پەروەردەوە، هەردەم دەیبردمە کەنیسا، پیاوێکی بۆ پەروەردە و فێرکردنم تەرخان کردبوو. ئینجا باوکم
لە کتێبخانەی کەنیسە بەجێی دەهێشتم بۆ ئەوەی ئەو گۆڤارە تایبەتیانەی منداڵان بخوێنمەوە. بەسەرهاتەکانی مەسیحی تێدا بوو. ڕۆژێک لە ڕۆژان لە کتێبخانە بووم، دەستم برد بۆ کتێبێکی سەرتاقەکە. ناونیشانی کتێبەکەم خوێندەوە ئینجیل بوو. کۆنە کتێب بوو. لە بێچاری خۆم ویستم لاپەڕەکانی وەرجێڕم، پاچی بۆ خوا. هەرکە کتێبەکەم کردەوە لەگەڵ یەکەم سەرنجم چاوم کەوتە سەر دێڕێکی سەیر. دێرەکەم خوێندەوە دێرێکی سەیر. کە دێرەکەم خوێندەوە نووسرا بوو ئەوەش بەدەستکاریەوە وەرجێڕانەکەیەتی کە مەسیح فەرمووی لە پاش من پێغەمبەرێکی عەرەب دێت کە ناوی ئەحمەدە. سەرسام بووم بەم دەستەواژەیە. دەرپەڕیم چوومە لای باوکم، زۆر بە سادەیی لێم پرسی بابە ئایا ئەو وشەیەت لە ئینجیل خوێندۆتەوە دیوتە؟ باوکم وەڵامی دامەوە کام وشە بابە؟ لێرەیە لەم لاپەڕەیە قسەیەکی سەیر هەیە. مەسیح دەڵێ پێغەمبەرێکی عەرەب لە پاشی ئەو دێ. بابە ئەم پێغەمبەرە عەرەبە چێیە؟ مەسیح باسی کردووە، دەڵێ ناوی ئەحمەدە. ئایا هاتووە یان نەهاتووە؟ بڕوان پێ بکەن برایان. حەزم کرد گەشتەکە درێژ بێتەوە بۆ ئەوەی چیرۆکەکە تەواو بێ. بەڕاستی چیرۆکەکە و ڕووداوەکانی تا مەزرۆی کردم. هەرکە باوکی محەممەد دەستی پێکرد گوتم باوکی محەممەد تەواوی کە کاتەکە کورتە زوو کە باوکی محەممەد. گوتی ئەگەر دەتەوێت تەواوی بکەم پێم مەبڕە. پێم گوت باوکی محەممەد دەمەبێ پاش ماوەی چیرۆکەکە زوو بزانم. باوکی محەممەد گوتی لەو کاتەی قەشەکە بەسەر سەری مناڵە بێ تاوانەکەدا هاواری دەکرد و دەیقیژاند. ئەو کتێبەت لەکوێ هێنا؟ بابە لە کتێبخانەی خۆت، کتێبخانەی کەنیسە کە خۆت لێی دەخوێنیتەوە. باوکی محەممەد گوتی ئەم کتێبەم پێ نیشان بدە، بەڕاستی درۆ و بوختانی تێدایە لەسەر گەورەمان مەسیح. بەڵام لەناو کتێبەکەدایە بابە، لەناو ئینجیلدایە. ئایا ئەوە نابینی لەناو ئینجیلدایە؟ باوکی محەممەد گوتی ئەوە چیتە؟ بەڕاستی تۆ تێناگەی لەم کارانە. هێشتا بچووکی با بچینەوە ماڵێ. وەرە. باوکم دەستی ڕاکێشام و بردمیەوە ماڵەوە. دەستی بەهات و هاوار کرد و بەڵێنی دامێ کە ئەو هاو لێ دەکەم ئەگەر من واز لەو کارە نەهێنم. بەڵام زانیم لەوێ نهێنیەک هەیە، باوکم دەیەوێ لێمی بشارێتەوە. بەڵام خودای کار بەجێ. ڕێنمونی کردم دەست بکەم بەگەڕان بە دوایی هەموو ئەو شتانەی بە عەرەبی نووسراوە بۆ ئەوەی بگەمە دەرەنجام. دەستم کرد بەگەڕان بە دوای عەرەب بۆ ئەوەی پرسیاریان لێ بکەم. چێشتخانەیەکی عەرەبیم لە شارەکەم دۆزیەوە چوومە ناوی تا لەبارەی ئەم پێغەمبەرە عەرەبە بپرسم. خاوەنی چێشتخانەکە پێی گوتم بڕۆ بۆ مزگەوتی موسڵمانەکان، لەوێ لە من باشتر بۆت باز دەکەن. جا چوومە مزگەوتەکە، بانگم کرد ئایا عەرەب لێرە هەیە؟ کەسێک گوتی چیت لە عەرەبان دەوێ؟ پێم گوت دەمەوێت دەربارەی پێغەمبەری عەرەبی کە ئەحمەدە پرسیار بکەم. یەکێک گوتی فەرمودانیشە چیت دەوێ بزانی لەبارەی پێغەمبەری عەرەبی؟ درود و سەلامی خودای لەسەر بێ. گوتی بەڕاستی خوێندومەتەوە کە مەسیح لە ئینجیلدا کە لە کتێبخانەی کەنیسەدایە دەڵێت پێغەمبەرێکی تر ناوی ئەحمەدە لە پاشی خۆی دێت. ئەرێ ئەوە ڕاستە؟ پیاوەکە گوتی ئایا بەڕاستی ئەوەت خوێندۆتەوە؟ ئەوەی دەیڵێت ڕاستە کوڕم. و ئێمەی مسلمانی شوێن کەوتەی پێغەمبەرە عەرەبەکەین کە محەممەد المستەفایە صلى الله عليه وسلم، کە بەڕاستی قورئانەکەمان باسی کردووە وەکو ئەوەی تۆ باسی دەکەی. یەکسەر مناڵەکە هاواری کرد وەکو ئەوەی گومبووەکەی دۆزی بێتەوە. ئایا ئەوە ڕاستە؟ بەڵێ ڕاستە. کەمێک چاوەڕێ بکە. پیاوەکە چوو دانەیە قورئانی وەرجێردراوی وشەکانی هێنا لە سوورەتی سەف. دەری هێنا کە خوای گەورە دەفەرمێ ومبشرا برسول يأتي من بعد اسمه أحمد. منداڵەکە هاواری کرد کانیشانم بدا. پیاوەکە ئاەتە وەرجێدراوەکەی پێنیشاندا. منداڵەکە هاواری کرد ئەی خوا، هەر ئەوەیە کە لە ئینجیلدایە. مەسیح درۆی نەکردووە، بەڵام باوکم درۆی لەگەڵ کردم. کابرا چی بکەم بۆ ئەوەی ببمە شوێن کەوتەی ئەم پێغەمبەرە صلی الله عليه وسلم؟
گوتی شەهادە بێنە أشهد أن لا إله إلا الله وأن محمدا عبده ورسوله وعيسى كڕی مەریەم بەندە و نێردراوی خودایە. منداڵەکە شەهادەی هێنا پاشان گوتی مژدە بدە بەم پێغەمبەرە کە ئەمڕۆ چەند بەختەوەرم، دەچمە لای باوکم مژدەی دەدەمێ. منداڵەکە لە خۆشیان دەرپەڕی بەرەو لای باوکە قەشەکەی بابە بابە بەڕاستی ڕاستیم ناسی، بەڕاستی عەرەب و موسڵمان لە ئەمریکا هەنە و شوێن کەوتەی محەممەدن، قورئانم لەلایەن بینی و باسی هەمان دێر دەکات کە لە ئینجیل پێتم نیشاندا. منیش موسڵمان بووم، ئێستا من موسڵمانم باوکە گیان، وەرە لەگەڵم ئیسلام بە. دەبێ شوێن کەوتەی ئەم پێغەمبەرە بین بەو شێوەیە عیسا عەلەیهی السەلام لە ئینجیل باسی کردووە. قەشەکە وەکو هەورە تریشقە بەسەریدا بکەوێ، کوڕە بچووکەکەی ڕاکێشا و بردیە ژوورێکی بچووک و دەرگای لەسەردا خست، زیندانی کرد. داوای کرد ڕەحمی پێ نەکەی. لە زیندانەکە چەند هەفتەیەک مایەوە، خواردن و خواردنەوەی بۆ دەهات، دەرگایان لەسەردا دەخستەوە. پاش ئەوەی ترسان نەوەک ئیشەکەی لەلایەن دەسەڵاتدارانی حکوومەت ئاشکرا بێت. پاش ئەوە فێرگەکەی کوڕەکەی تێدا دەیخوێند، دەگەڕان و دەیان پرسی دەربارەی بزربوونی. لەوەش ترسا کارەکە پەرە بسێنێ، بیبەنە زیندان و بیری دەکردەوە کە کوڕەکەی بنێرێتن تەنزانیای ئەفریقیا. دایک و باوکی قەشەکە لەوێ بوون، بەڕاستی ناردی ئەوێ، پێیانی گوت کە ڕەحمی پێ نەکەن، ئەگەر گەڕاوە سەر قسە و هوڕێنەکانی وەکو دەڵێن، داوای لێکردن ئەگەر پێیان بڵێ بیکوژن. چونکە لە ئەفریقیا کەس بە دوایدا ناگەڕێ. منداڵەکە کۆچی پێکرا بۆ تەنزانیا، بەڵام ئیسلام بوونەکەی لەبیر نەکرد. دەستی کرد بە دوای عەرەب و موسڵمانان بگەڕێت، هەتا گەیشتە مزگەوتێک، لەگەڵیان دانیشت و باسی خۆی بۆ کردن و دڵیان پێی سوتا. ئەوانیش فێری ئیسلامەتیان کرد، بەڵام باپیری پێیزانی، گرتی و زیندانی کرد وەکو باوکی دەستی بە ئازاردانی کرد. بەڵام نەیتوانی کوڕەکە بجێڕێتەوە و لەقی بکات و نەیتوانی ئەوەی دەیەوێ پێی بکات. زیندانی و ئازاردانی زیاتر کرد، هێز و خۆڕاگری پتر بوو بەوەی کە خوا لێی خۆش بێ. پاشان باپیری ویسی خۆی لێ ڕزگار بکات، ژەهری بۆ لە خواردن کرد، بەڵام خوا ڕەحمی پێکرد نەمرد. پاش ئەوەی کەمێک خواردنەکەی خوارد، هەستی بە ئازار کرد و ڕەشاوە. ئەوجا لەم ژوورەی کە تێیدا بوو خۆی فڕێدا و کەوتە ناو باخچەکە و بە خێرایی لەوەی ئەوەی بەجێهێشت و بەرەو خەڵکی مزگەوتەکە. ئەوانیش بە خێرایی چارەسەری و داو و دەرمانی پێویستیاندا هەتا خوای گەورە شیفایدا. پاشان داوای لێکردن لای خۆیان بیشارنەوە. ئینجا لەگەڵ کەسێک بەرەو ئەسیوبیا هەڵات و لەوێ بەدەیان کەس لەسەر دەستی موسڵمان بوون. ئینجا لەگەڵ چەند کەسێک بەرەو ئەسیوبیا هەڵات و لەوێ بەدەیان کەس لەسەر دەستی موسڵمان بوون. چی؟ دەیان کەس لەسەر دەستی موسڵمان بوون. لە باوکی محەممەدم پرسی، هاواری کرد بێدەنگ بە و ئەگەر دەتەوێ بەسەر هاتەکەی تەواوکەم. ویستم باوکی محەممەد گوتی، کوڕەکە پێی گوتم موسڵمانەکان لە ژیانم ترسان، ناردمیانە خواری ئەفریقیا، ئێستاش وا لێرەم لە کۆڕی زانایان دادەنیشم و ئامادەی کۆمەڵانی بانگ خواز دەبم. لە هەرکوێ بن و بانجی خەڵک دەکەم بۆ ئیسلام، چونکە ئەم ئاینە ڕاستە و پاکە. ئەو دینەی کە خوا داوامان لێ دەکات شوێن کەوتەی بین، کۆتا ئاین ئەم ئاینەیە کە عیسا عەلەیهی السەلام مژدەی پێداوە پێغەمبەر صلی الله عەلەیه وسەلەم لە دوای ئەو دێ و لەسەر جیهان پێویستە بە دوای بکەون. بەڕاستی کریستانەکان بە دوای مەسیحی ڕاستەقینە بکەون، لە دنیا و دوایی بەختەوەردەبن. ئەوەیە ئینجیلی ڕاستەقینەی من دۆزیمەوە لە کتێبخانەی کەنیسەکەی لە شیکاغۆدایە. ئاوا دەڵێ خوای گەورە بەسەر ئەو پەرتووکەی ڕاگەیاندم، و من کە یەکەم لاپەڕەم کردەوە و یەکەم دێرم خوێندەوە، دێرەکان پێیان گوتم مەسیح دەفەرمێ
پێغەمبەرێکی عەرەب لە دوای من دێ ناوی محەممەدە. خوایە گیان چەند میهرەبانی چەند گەورەی، ڕێنموویت کردم بۆ ئەوەی نەمدەزانی. من کوڕی قەشەکەم نکۆڵی دەکا و حاشا لە ئیسلام دەکا. پزیشک بەڕاستی چاوم فرمێسکیدا دەباراند کە ئەم شانم گوێ لێ دەبوو لەم منداڵە بچووکە. موعجیزەیە لەم تەمەنە بچووکەدا خوا ڕێنموونی بکات. من پێش بینیم نەدەکرد ئەو هەموو وڵاتانەی بڕی بێت لە پێناوی ئاینەکەی. بەڕاستی گوێم لێگرت و دەستم گوشی و ماچم کرد و پێم گوت بەڕاستی خوا خێر لەسەر دەستی ئەو دەنێرێت ئەگەر بیەوێ. پاشان منداڵەکە خوا حافیزی کرد. ئەم ڕوخسارە پرشنگدارە نورانیە لە بیر ناکەم کە ناوی لە خۆی نابوو محەممەد. بە باوکی محەممەدم گوت بەڕاستی کارت تێکردم، بەڕاستی بەسەر هاتێکی سەیرە، بۆ بینینی ئەم منداڵە پەرۆشت کردم. قسەکەم تەواو نەکرد هەتا بیستم کە دەنجێک داوام لێ دەکات کە جێگای خۆمان بگەڕێن. وا نزیک بووینەوە لە فڕۆکەخانەی شارل دی جۆلی نێودەوڵەتی لە پاریس. اینجا لە جێگای خۆمدا دانیشتم. ئەمەم دەگوتەوە کە خوای گەورە دەفەرمێ إنك لا تهدي من أحببت ولكن الله يهدي من يشاء. واتە ئەی محەممەد تۆ ناتوانی کەسێک خۆشت بوێ هیدایەتی بدەی، بەڵام خوای گەورە ئەم کەسە هیدایەت دەدات کە خۆی بیاوێت. جارێک سەردانی باشووری ئەفریقیام کرد. شێوەی محەممەدی بچووک لە ئەندێشەم دەخولایەوە و لە بیرم نەچوو. دەستم کرد بە سۆراخکردنی، پێیان گوتم ئەو لێرە بوو چۆتە شارێکی تر بانگی خەڵک دەکا بۆ خوددا.